بە قورئان بۆ خۆشم نازانم چۆنیان دروست کرد بەس پێیاندام و گوتیان کاکە بڕۆ سەوچەکەی بدە. ئەت خەڵک چێن دەری؟ ئەم بە ئەسڵی ڕۆژهەڵاتم. خەڵکی ڕۆژهەڵات چەند ساڵە لێرەی؟ والله ئەوە 20 ساڵە لێرەم بەداخەوە لە شوێنێ دەژیم عەداڵەتی تێدا نییە. 20 ساڵە لێرە دەژی بۆ جنسیەت نەبووە تا ئێستا؟ بەخوای نەبووە براکەم چەند جار داوای ئەمان نفوسم کردوونە من لە من واشە هەر بۆم گەڕاوەتەوانێ بەخوا هەتا لە کەم جیرانەکان گوتم وەڵا بۆ گەڕاوەتەوانێ نفوس بەس بەداخەوە بێگەڕێت. ئێستا جنسیەکەت چی لێ هات؟ وەڵا لێیانستانەوە. بۆ لێیانستاندیەوە؟ بۆ خۆیان گوتیان کاکەوە بە کەس تۆ ناسازە و دەنجێشکەی بێتی بۆ خۆت دەزانی خوانە لە کەس نازانێت بەس خوا دەزانێ و ئەو نەفەرەی کە دەزات بۆ شوێنێکی ئەوجی دەکەم. تو نەتزانی ئەو جنسیە لە ئەوەیە دەنجی پێ دەدەی؟ گیان نەتزانی ئەو جنسیە لە بۆ تەزویرە؟ بەخوای نەمزانیوە ئەخوا وەڵڵا جیرانەکەم تماشای کردو نەیزانیوە. نەیزانێ مەبەستم بە تویان نەگوت ئەو جنسیە لە بۆ یەک ڕۆژە گوتیان لە بۆ هەتا دەبی؟ بەمنیا وا گوت گوتیان چی؟ گوتیان کاکە مە جنسیە بۆ تۆ ئیتۆیە و وەڵا ڕۆژی دەنگدا دەدانێ. ڕۆژی دەنگدانێ ئەیکەی لێیانستاندیەوە؟ وەڵا ڕۆژی دوای دەنگدانێ لێیانستاندەوە. ڕۆژی دوای دەنگدانێ هەرا تو بیان کەسی تریش لەگەڵ بوو. بەخوا من هەردەست بۆ خۆم بەس بە ئیکەشیان کردووە خوارە من نیم کاکە ئیکەشیان کردنەوە ئەوان فێرێ حاڵن. ئێستا داوا جنسیەکەت ناکەیوە پێیان بڵێ بمدەنەوە؟ ئەخ نامدەنەوە خۆزە پێم دەنەوە باشە ڕۆژە پێم وتم وەڵا کاکەەوە نابێت و دەبێت لە بەغداوە جوابمان بۆ بێتەوە هەتا نووسی بشیان لە بەغداوە هەموو لە عەرەبی نووسرا بوو. نازانم چۆن بوو تەلەفۆنێکم بۆ گوتیان کاکە گوتم بەڵێ گوتی ئەو شتە بە هیچ کەس لا هیچ کەس باز نەکرێت کە جنسێ دراوە بە تۆ گەشتمان وەرگرتیوانێ بێت و بڵاو بێتەوانێ شتێک بێ حەچی بەسەرتان لە چاوی خۆ دەناسی. والله ئاوان پێ گوتم خوا ئاگای لێ بەناخۆ من پێم خۆشە ئێستاکانە دەستا بەنا ئەفەن یەک مشکلێکم هەیە من ماڵ منداڵم لێ دەستانەیە بەغەیر ئەس بۆ خۆم نەبێت چوار عورمەم بەدەستەوەیە هەمووش جائێڵن لەبەر ئەوان دەناخۆ وەڵڵاهی من بۆ خۆم بمکوژن بمبڕم هیچ کێشەم نییە. تو بزانی با بۆ ئەوە دروستیان کردووە نەدەویست وانە؟ نەبەخوای نەمدەویست. باشە دەست خۆش بە دەست خۆش بە کەسەی ڕۆحی هەمانمانی بەدەستە ئەمن لە من وایە جنسی عێراقیە بداویان نە بە خۆم عالی بووین وەڵڵاهی بەو کەسەی ڕۆحی هەمانمانی بەدەستە بمزانی با وەرم نەدەکرد. بەڵێ بەڕێزان ئەوە یەکێک لەوانەیە کە جنسی بۆ تەزویر کراوە لە ڕۆژی هەڵبژاردن پێیان داوە لە هەولێریشە و ئەو ڕۆژی هەڵبژاردن نەجی پێداوە ئەمە فەقیرە کوردی ڕۆژهەڵاتە ئەمانە چەند ساڵە لێرن جنسیەی عێراقی و نفوسیان بۆ دروست ناکردن چونکە ئەمە خەڵکی وڵاتێشترن بەڵام بۆ ڕۆژی هەڵبژاردن بۆیان دروستکردن و تەنیا دەنگەکەیان پێداوە دواتن جنسەکەیان لێستاندوتەوە ئێستا فەقیرە وای زانێ و جنسیان بۆ دروست دەتوانێت هەتا تا لای بێ بەڵام ئێستا لێیان ستاندوتەوە لە هەمان کاتدا هەڕەشیان لێ کردووە کە بۆ هیچ دەستگای ڕاگەاندن قسە نەکە ئەو پەیوەندی پێوە کردم ئامادە بە قسە بکە بەڵام دواتر تەلەفۆنیان بۆ کردووە ڕەشیان لێ کردووە پەشیمان بووت.